بانیتان باش بەناوی خۆی بەخشندە و میهرەبان خالق و خاوەنی خاچی پیرۆزی کوردستان من قسەکانم بە سڵاو لە جانی پاکی شەهیدانی کوردستان دەست پێکەم. جارێ پێش هەموو شتێک یادی ڕاپەڕێنی سلێمانی لە خەڵکی سلێمانی و لە خۆمان زۆر زۆر پیرۆز دەکەم. حتما شاری سلێمانی کۆمەڵی خەسڵەتی تایبەت بەخۆی هەیە، بۆیە نازناوی شاری هەڵمەت و قوربانی و شاری ڕۆشنبیری پێدراوە کە شایستەیەتی. ئێمە هیوادارین کە ئەو بنەمایانەی کە ڕاپەڕێنی لەسەر دروست بوو بەردەوام بن بۆ هەتا ڕۆژی سەرفرازی هی ئەم وڵاتە. ئەگەر کەم و کوڕیەکیش لە ماوەی ئەم سیئۆنە ساڵەی دوای ڕاپەڕین ڕوویدابێ کە هەمومان هەر یەک بەپێی حەزمی خۆی لێی بەرپرسیارین، هەروەک چۆن لە سەرکەوتنەکانیش ئێمە پشکمان بەرەکەوێ. کاڵم ئێمە مەبەستم بەس پارتی دیموکراتی کوردستان نییە، مەبەستم هەموو لایەنە سیاسیەکانە کە لەم وڵاتەیە بەشداریان لە حکومڕانی کردووە. ئێمە پێمان باش بوو لەو گۆڕانکاریانەی کە لە سنووری سلێمانی کراوە لە حیزبی ئێمەیە گفتوگۆیەکتان لەگەڵ بکەین. بە سوپاسەوە بە بڕیاری جەنابی سەرۆک مەسعود بارزانی بەندە بەرپرسیاری خوا و لای میلەتەکەمان و لای سەرۆک بارزانی نەبین. حەزەکەم شتێک هەیە بێڵێم یاوێتی بە خەڵکی کورد بە خەڵکی کوردستان بۆیە ئەبێ وەکو چاوی خۆمان بیپارێزی. ئەو پاراستنە بەس ئەوە نییە ئێمە بە تفەنگ دیفاعی لێ بکەین. ژینگە پارێزی یەکێکە لە ئەرکە هەرە سەرەکیەکانی ئەو کەسانی کە خۆیان بە بەرەوەگری ڕێبازی بەرزانی ئەزانن، لە عەدالەتی کۆمەڵایەتی، لە ڕێزگرتن لە ئافرەت، لە مافی منداڵ، لە دەستپاچی، لە دوورکەوتنەوە لە گەندەڵی، ئەلئەمر بالمەعروف و نەهی عن المونکر یەکێکە لە واجبەکانی ئێمە. ئەمە فەرزە لە سەرمان ئەو کەسانی کە بەرەوەگری ڕێبازی بەرزانی. ئێمە لێرە لە خزمەتی خەڵکی سلێمانی ئابین. حدودی ئیش و کار و چالاکیەکانی ئێمە دیارە لە قەزای مەرکەزی سلێمانیە. ئێمە نەگڕێگر نابین لە بەردەم یەکە ئیداریەکان، بەڵکو لە خزمەتیان نابین لە چوە ئەم یەکە ئیداریانە جەنابی مەحافظ، شارەوانی و قایمقامیەت، پۆلیس و ئاسایش، دایرەکانی تر پێویستیان بە ئێمە بوو. ئێمە حتما لەگەڵیان نابین، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی خۆمان نەزانین بەڕەغمی هەموو ئەو ملاحەزاتانی کە هەندێک لە خەڵک لە کوردستان لەوانەیە لەسەر حکوومەتەکەی خۆیان هەیان بێ لەبەری حکوومەتی خۆیانە، حەقی خۆیانە. ئێمە هاوکار ئەبین لەگەڵ یەکە ئیدارەکانی سلێمانی وەکو لە قیچوات، و ئێمە دەرگاکەمان کراوەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکان، بە تایبەتی هەواڵانی ئازیزمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان حتما ئەو ڕاستی ئەزانن کە نەبوونی تەواوی و یەکڕێزی لە نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئازەرەرەکەی بۆ خەڵکی کوردستان نەگەڕێتەوە. بۆیە ئێمە هیچ کەس لە معاملە و لە دۆستایەتی لە بەرنامەی خۆمان دەرناکەین، تەنیا ئەو کەسانی لێ دەرەکەین کە بە دژی بەرژەوەندی خاچی پیرۆزی کوردستان و مەسلحەتی بێگانە ئیژەکە کە لەخوا بەزیابێ لایەنە سیاسیەکان هەمویان لایەنی نیشتیمان پەروەرن وەکو ئێمە لە ڕیزەکانی خەباتە. اینجا من وابزانم ئێمە ئەگەر نەڵم هەمووتان زۆر بەمان زۆر باش یەکتریە ناسین، زۆر ئیشمان کردۆ بە یەکەوە. ئەخیر قسەم کە ئیکەم ئەو قسەیە کە زۆر جار لەوانەیە بە زۆرتان وتبێ. ڕاگەیاندن و سیاسەت یا ڕاگەیاندنکار و سیاسەتمەدار پێویستیان بە یەکتریە. تۆ پێویستی بە ئێمەیە، بۆیە ئێمە زانیاری و بینێ. ئێمەش پێویستمان بە تۆیە بۆی پەیامەکانمان بگەیەنی. ڕێزێکی تایبەتمان هەیە بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەگەر لە پەیجێکی فەیسبووکەوە بێ هەتا تەلەڤیزۆنێکی زەبەلاح یا ڕادیۆ، بەڵام یەک شت هەیە من حەزەکەم لێرە بەڕاستی زۆر بەڕاشکاوانە بێڵێم.
ئێمە خەڵک ڕخنەمان لێ بگرێت و ڕەنابین خەڵک حەقی خۆیەتی ڕخنە لە حکوومەتی خۆی بگرێت داواکاریمانەوەیە ئێمە بە ڕخنە لە ڕخنە فێر ئەبین غەڵەتمان هەبێ خۆمان چاکەین بەڵام ئەوەی کە قبوڵی ناکەین مەسەلەی تەشهیرە ناوزڕاندنە ئێمە جوابی خەڵکێک نادەینەوە کە تەشهیرمان پێکە سعدی ئەڵێ ئەدەب ئەسکەوە موختی ئەزبی ئەدەبان ئەنچە کردن نەکردە ئینسان ئەدەب لەو کەسانەوە فێر ئەبێت کە لە ئەدەبە هەژارن بۆ ئەوەی کا من نایکەم چونکە ئەگەر منیش وەکو ئەوم کرد جا فەرقمان چییە بۆیە داواکارم لە ئەوەی بەڕێز هەر هەواڵێکتان هەیە بەنسبەت ئێمەوە لە قیچوار بفەرمونون لای ئێمە پشڕاستی بکەنەوە یا لە ڕێی بەرپرسی لقەوە یا لە ڕێی بەڕێز کامەرانەوە کە بەرپرسی ڕۆشنبیری و ڕاگەاندی بەشی ڕۆشنبیری و ڕاگەاندی ئێمەیە دوایە توان ژمارە تەلەفۆن وەرگرن ئەگەر لاتان نییە بەڵام مەچن خۆتان تەسلیمی بوختانی فەیسبوک و ئەوانی کە حەزیان لێ لایکەکانیان بەرزێتەوە ئێوە خەڵکی پرۆفشناڵن نابێ خۆتان تەسلیمی ئەوە بکەن وەرن ئەگەر خەبەرێکتان بیستووە وەرن پشڕاستی بکەن و لای ئێمە ئیتر من زۆر سپاستان دەکەم و جارێکی تر من پیرۆزبایی ڕۆژی ڕاپەڕینی شاری هەڵمەت و قوربانی لە خۆم و لە هەواڵان و لە هەموو خەڵکی سلێمانی یەکەم و وەکو هەمیشە لەخوای گەورە داواکەم کە کوردستان هەمیشە ئاوادان زۆر سپاس سلێمانی پرسیارم هەیە دەربارەی پەڕێوەچوونی هەڵبژاردنی کوردی و شەڕی پارلەمانی کوردستان هەڵبەت ئەم جارە جیاوازترە لە جارەکانی تر بە شێوازی پڕۆڤازنەی بەڕێوازیە پارتی کوردستان نیە لە دەستدان و کەمکردنەوەی و پرسیارەی کە داخلی پێشووی پێناوتانەوەتە پڕۆڤازنەی هیچ کاریگەری لێ لەسەر ژمارەی کورسیەکانی پارتی ئەزانی کورد دەڵێ ڕاست بۆ بەرای شێرا بڕۆ ئێمە هیچ گومانێکمان لە تاقەی خۆمان نییە هیچ گومانێکمان لە بەرنامەی خۆمان نییە هەر گۆڕانکاریەک لە سیستەمی هەڵبژاردنە کرابێت یا بکرێت ئێمە بای ئەوەنە تەجروبەی سیاسیمان هەیە لەم 70 ساڵەیە کە بتوانین خۆمانی لەگەڵا بگونجێنین بۆیە نەخێر هیچ تەسیرێک ناکات و نەکترسمان نییە بە قووەتێکی باشەوە بە ورەیەکی بەرزەوە بەرەو هەڵبژاردن فەرموو بۆچونمان لەسەر بەڵێ وایە زۆر سپاس زۆر سپاس جارێ لە کوردستان تیڤی و دەست پێ بکەم باشە خۆ کوردستان تیڤیش وەکو ئێوە ئەوانی کە لەوێ ژەکەن ئەوانی سەحوفین کێڵە تای سیارەکان نەتەقیوە لەبەرەوە ئەمە یعنی وەنیە من معاناتی سەحوفیە زانم بۆیە واڵێ بەنزینی تیانیە سیارەکە یا شتێ لەو باب بەڵێ ئەزانم بەڵام هەنێ مقدر کەیتە پێشەوە خۆ ئینسان ناتوانێت پێشبینی بکە ئەوەی دووهەم ئەوەی کە هەنێ لە مامۆسایانی ناڕازی شعاریان بە عەرەبی وتۆتەوە من دوێنێ لەگەڵ هەواڵەکانمان باسی شتێکم بۆ کردن وتم خوای گەورە سەیری ئەو کێشانی ناو غەزە بکەن سەر و 30,000 کەسیان لێ کوژراوە ژن و منداڵ خەڵک کە مەندام بووە ماڵیان وێران بووە خواردن نەماوە یەک قاپی پچکۆلەی ئەوەنە برنج و پارچەیەک سنگی مریشک گەیشتوەتە $95 جۆتان لێ بوو یەک عەرەبی فەڵەستینی بڵێ حەمەس ماڵێ وێران بێ لەبەروی تۆ ئێمە و تووشی ئەم بەزمە کرد یەک عەرەب باشە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان و من یەکێتی شێخە مەسەر یەکێتی و پارتی ئەو وەزعیان بەسەر هەرێمی کوردستان نەهێناوە ئەگەر مەسەلا هەموو ژیانی ئینسانی میلەتێک ئەگەر هەموو ژیان بەسرابێتەوە بەس بە موچەوە لێ خۆ سەدامیش موچەیەدا بۆیە یعنی ئەمە پرسیارێکی سەیرە یعنی ئینسان بە زەحمەت ئەتوانێت جوابێکی منطقی بۆ بدەزێتەوە ئەوەی بڵێن پرسیاری یەکەمیشێ لەسەر
لیستی ئەوەی کە بڵێن کاگلا هوور دایناوە هەموو کەسێک لەم وڵاتەیە ئەگەر تۆمۆحی سیاسی هەبێ حەقی خۆیەتی لیستێکی هەبێ و بەشداری لە هەڵبژاردن بکات بەڕاستی لە ئێستاوە پێشبینیکردنی هەنێشت زەحمەتە لە دوای هەڵبژاردنەکان دەرەکەوێت کە ئایا سیقلی ئەم لیستە چۆن بۆ ئەمانە فەرموو چۆن بڕیارەدا کە جارێکی تر ئەم بەرپرسیارەتە وەرگیتەوە پرسیاری دووەمشم سەبارەت بە چەقی ململانیەکانە لە هەڵبژاردننی سلێمانیدان سروش کورسی بە سلێمانی دەکەوێت و ململانی و حزبی تازە دروست دەبێت و پارتی پێدان وایە کە جموژۆڵەکانتان یاخودەوەی هەنگاوەکانتان بە جۆرێک بێت کە کورسیەکانتان لە ماوەی ڕابردوودا چەند بۆ ئێستا زیاتر بیکەنەوە یان بەتەواوی چەند کورسی دێنن لە سلێمانی جارێ من عادەتێکم هەیە دەردی فارزڵێ ئاغڵ تێکرار ڕانەمی پەسەندت مشکی ئینسان حەزی لە تکرار نییە لە دووبارە بوونەوە من پرسیاری یەکەم وابزانم 50 جار جواب ماوەتەوە بۆیە بەس یەک ملاحەزەی لەسەر ئەڵێم وابزانم هەمووتان ئەیزانن من کە ئیستیقالەم تەقدیمی سەرکردایەتی حیزبەکەی خۆم کرد جەنابی سەرۆک بارزانی ئەو ئیستیقالی منی قبوڵ نەکرد و باسیشم کرد لە میدیاکانە کە من چۆن سەیری پێگەی جەنابی سەرۆکەکە ئەمە یەک دووهەم لەسەر مەسەلەی ئێمە بە قووەتی بە هەموو قووەتی خۆمانەوە ئێمە ئەچینە هەڵبژاردنەوە ئێمە ئەزانین کە ئیشێکی قورسە بێت نەک بۆ ئێمە بۆ هەموو لایەنەکە لە سلێمانی ئەوەی ئیشێکی بڵێن ئاسان نابێت بەڵام لەبەرەوەی سیقەمان بە خۆمانە سیقەمان بە دڵسۆزی و بۆورەی بەرزی هەواڵەکانی خۆمانە و بەو بەرنامەیی کە ئینشاءڵڵا دای ئەڕێژین لەگەڵ هەیئەی لقا بەڕاوێژ لەگەڵ بەشی ڕێخستنی محافظەی سلێمانی هەڵەبجە و حتمما مەکتەبی سیاسی بۆیە قەلەق نین ئێمە ئەچین بۆ 100 کورسی خۆی 38 نییە ئێمە ئەچین بۆ 100 کەس پرسیاری شتێکی هەیە فەرموو بەڵێ هەڵوێستی ئێمە لەسەر مەسەلەی لەسەر کورسی پێکاتەکان ئەوەیە کە جارێ ئەم محکەمەیە محکەمەیەکی دەستوری نییە یعنی حەزەکەم ئێوە صحوفین ئێوە متابعن بڕۆن خۆتان متابعە بکەن ئەم محکەمەیە کە ئێستا هەیە لە پێش نووسینەوەی دەستورە دروست کراوە معناوی دەستوری نییە بڕیارەکانی ئەم محکەمەیە بڕیاری سیاسین بڕیاری قانونی نین لەسەر ئەساسی دەستوریش نییە ئەمە حرەکەیەکی سیاسیە موامرەیەکی سیاسیە بەرامبەر هەرێمی کوردستان کە بە قەناعەتی ئێمە ئەگەر خەڵکی کوردستان وریان نەبن و ئێمە وشیار نەبین بەرەو هەنگاوی زۆر خراپتر و تێکدەر بەرامبەر هەرێمی کوردستانە چێ ئەو موامرەی کە ئەکرێت لە هەرێمی کوردستان لە ناو عێراقا جێبەجێ ئەکرێ بەڵام حتما لە شوێنی ترەوە دیزاین ئەکرێ و پرۆگرامین ئەکرێت و تەزریق ئەکرێ دەردی عەرەبەڵێ یعنی بە شرینقا ئەیەن لە مێشتی ئەمان و ئەمان لێرە جێبەجێەکەن بەڵێ نا لەبەری ئێمە هەتا ئێستا ئەوە نەهاتۆتە سەرمێزی هی مناقەشە هەتا ئێستا شتیوانیە عەفو نا من ئەوە ڕێتۆریک بوو کاکە ئەوە بەلاغەتێک بوو بەکارم هێنا من ئەزانم 38 من ئەزانم من بۆیە با عەرز دەکەم من بۆ ئەوەی کە جوابی کاکە بمەوە و پێی بڵێم ورەی ئێمە چەند بەردە خۆی 38 بەڵام ئێمە بەرەو 100 دەچین یعنی چی وەکو من مەبەستم چی بوو با ڕوونی کەمەوە تۆ کە ئەچیتە ئیمتیحانەوە ئەگەر بۆ 60 چوویت بە 45ەوە نشیت بەڵام ئەگەر بۆ 100 چووی بە 80ەوە نشیتەوە مەبەستە پرستیژی هەڵبژاردنەکەیە یعنی دەستکەوتەکانێتی ئێمە ئەچین بۆ ئەوەی کە 38 کورسیەکان هەمووی بێنین میکانیزمی هەماهەنگیان کارکردنی ئێوە لەگەڵ بەڕێوەبەرەکانی بۆ ناو شاری سلێمانی چۆنە دەکەن خۆشەوە بۆ هەوڵەکان بۆ بکرێت و بەرپرسی لە دووسواری پارتی دموکراتی کوردستان
مانەوە لە ئێستادا لە ڕێگەی کۆمەڵی یاسا و دەرگای فیدراڵی عێراق کوردی دەچۆتە نێو چوارچێوەیەکەوە. پێم خۆشە بزانم وەکو بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان کورد پێویستە لەم قۆناغەیە چی بکات بۆ ئێوە؟ زۆر سپاس. وەڵی لەسەر مەسەلەی هینی دایری حکومی لە سنووری بڵێن قەزای مەرکەز من لە ئەوڵا باسم کرد. ئێمە هاوکاری یەکە ئیدارەکانە بین، لە خزمەتیانیا بین و هەواڵێکی کارژێر لە لقی چوار بەرپرسە لە عیلاقاتی یا تەنزیمکردنی پەیوەندی ئێمە و یەکە ئیدارەکان ڕێگر نابین و هیوادارین یەکە ئیدارەکانی سلێمانیش حساوی لاجیک بۆ ئێمە نەکا. ئێمە خەڵکی ئەم شارەین، باوکو باپیرمان لەم شارە بوون لە دایک و عەمری خۆیان کردووە و ئەم بینایە قۆنسڵخانەی هیچ سەفارەتێک نییە. ئێمەش لاجیک نین، بێگانە نین، میوان نین. ئێرە ئەم شارە چەند شاری یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان و ئەوانی ترە، ئەومە شاری ئێمەیە، ئێمەش خەڵکی ئەم شارەین. بۆیە هیوادارین خوشک و برا خۆشەویستەکان کە لە بەرپرسیارەتیان لە یەکە ئیدارەکان فەرق و جیاوازی نابێ بکەن لە نێوان ئەمەی کە چێ پارتیە و شەیەشێتی لە بەروی حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە لە هەولێر و دووهۆ و پیچ و لێرەش نابێ جیاوازی بکرێ. فەرموو. من وابزەم جواب بێ پرسیارە مایە وتم ئەم دەرگای لە قی چوار بەڕۆی هەموو کەسێک کراوەتەوە. هیچ کەس لە لای ئێمە نەخراوەتە لیستی ڕەشەوە جگە لە خۆفرۆش و خائین بەرامبەر خاچی کوردستان نەبێت. ئێمە کاکە نەوەی نوێ و ئەو برادرانی کە قیادەیەکەن خەڵکی ئەم شارەن بە زمانی من قسەکەن بە زمانی کوردی. یعنی بۆچی ئەبێ حرام بێ من و کاک شاسوار بەیەکەوە چای بخۆینەوە؟ دنیا خراپە بێ؟ ئەسڵەن ئەبێ ئەوەی ئێمە تەبیعی بێ، ئەبێ تەبیعی نەبێت تۆ لەگەڵ خەڵکی نەیاری کوردستان دانیشت چای بخۆیتەوە. فەرموو. ئەگەر ئینشاءالله پارتی بوو بە حیزبی یەکەم لەم شارە ئێمە ئەوەی لە هەولێر و دووهۆ کردومانە لێرەژەکەین. ئێمە گەر ویستمان جادەیە دروستکەین 10 ساڵی پێ ناچێت، زیرەچین لەوەیە. ئەگەر ویستمان ئاوەڕێ شوێنە چای بکەین زوو چاچەکەین. هەموو خزمەتگوزارەکانی ترکە هەیە. بەڵێ عەفو. ئەنجا ئەم پرسیارە زۆرم پێخۆش بوو. very good question. ئەمە پرسیارێکی زۆر جوان بوو. بە بەرچاوی هەمووتانە بەڕێز سەرۆکی حکوومەت هات بناغەی پرۆژەیەک دابنێ لە هەڵەبجە لە سەنتەری معانات و لێقەومان و جینۆسایدی کورد. هێشتا وابزان نازانم گەیشت بۆ هەولێر یان نەگەیشت بۆ سەرۆکی حکوومەت. مەجموعەی خەڵک چوو بوون ئەویان تێک و مەکان نا بەس لەبەر ئەوەی سەرۆکی حکوومەتەکە لە پارتیە. جا ئەمە یەک. دووهەم دیفاکتۆیەک هەیە. جەنابی سەرۆکی حکوومەت چەند جار کاک مەسرور باسی ئەوەی کردووە وتوێتی ڕێگەمان بدەن با خزمەتتان بکەین. ڕێگەمان بەن چییە؟ دەنگمان بەنێ با خزمەتتان بکەین. بەڵام دیارە هەر دەنگەکەش کافی نییە. ئێمە دەسەڵاتی فعلی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جۆرەی کە لە هەولێر و دووهۆک هەیە لێرە نییە. بۆ شتێکی یعنی حەقیقەتێکە. بەڕاستی بڵێن حقەتەکە ئەوەیە کە لێرە بڵێن ئیدارە خۆجەیەکانی ئەوەی کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان دیارە لە شوێنی ترەوە بڵێن ئازوەرەگرن. گێلیا آخر ئێمە چیمان کردووە بۆی خەڵک ئاشکەینەوە؟ ئێمە لەم شارەیە شارەوانیمان بەدەسە، محافزێتمان بەدەسە، قایمقامەتی ینی بەدەسە، دەسەڵاتمان بەسەر ئاساییشە هەیە، بەسەر پۆلیسا هەیە، بەڕێوەبەری پەروەردە و تەندروستی لە پارتی ئەمانە. ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە. بۆیە لە حەفەی شوباتە ئەو تاریکە من لە حەفەی شوباتە وابزانم لە NRT بوو بیرما لەوێ وتم لێرە دووبارەیەکەمەوە معقولە تۆ حیزبێک لەم شارەیە هیچ دەسەڵاتێکی نەبێ بە بەردەمی مقڕی هەموو حیزبەکانە تێپەڕی کە لە حکوومەتان لە گوڵ کەمتریان پێ نەڵێ
بەڵام بێ ئێرە بەرباران کەیت و لە دەرەوە بڵێ ئێستا چینە ژوورۆ سەریان پانەکەینەوە ئێمە دڵی کەسمان نێشانەوە بۆی پێویست ناکات داوای لێبوردن لە خەڵک بکەین دەبێت دەسەڵاتمان نەبووە مەسەلەی حەڤەی شوبات ئێستا کە بڵێن کاتی نییە بەڵام من ئیشارەیەکی کورتی پێکەم تێکەڵەیەک بوو لە لاساییکردنەوەی بەهاری عەرەبی کە غەڵەتترین شت بۆ هەموو کۆمەڵگەیەکەوەیە بڵێن کۆپی پێستی مۆدێلی کۆمەڵگەیشی تر بکە تێکەڵەیەک بوو لەوە و لە موعامەرێک بە تایبەتی بەرامبەر پارتی دیموکراتی شاگالی من کارزانم بێنارتی هەر لە قسەکانی خۆتا کۆمەڵێک پرسیارم فەرمو. هەیە یەکێکیان با لەوەی هەڵەبجەوە دەست پێ بکەیت پێتانوان نییە ئەمان دیوەکەی تریشی ئەوە بکەنە ڕزایەتی خەڵکە لە نەکردنی پرۆژە لە سنووری هەڵەبجە و سلێمانی و ئەو ناڕزایەتیانەی خەڵکە پۆستیانەتەوە بەوە هەم سەرۆکی حکوومەت کەمتر سەردانی ئەم دەبەرەکە و کەمتری پرۆژەی هەیە بۆ ئەم شوێنەمە یەک دووەم باس لەوە کرد ئەمەی دادگای فیدراڵی موعامەرەیە ئەمێ بزانم ئەگەر موعامەرەیە و ئەگەر ئەم بڕیارانە مەسە تاوانی پارتی پێوەی پابەندە بەیان نا سێمیش تەبار بۆ خۆپیشاندانەکان هێشتا کەیسی تەقەکەران و مەسە ئەوە دانەخراوە لە دادگاکانە ئەمێ بزانم ڕاتان چییە لەسەری کە تۆ بیتە بەرکەسی تەقیجواریان بووی من لە پرسیاری ئەخیرەوە دەست پێکەم من نەحاکمم نەداواکاری گشتیم بۆیە حەقی ئەوەم نییە لەسەر بڵێن کەیسی ئەوانی کە داوا کراون لەلایەن مەحکەمەوە قسە بکەم ئەگەر قسەم لەسەر کرد و تەداخلم کرد معنای ڕێز لە قانون ناگرم ئەمە نابێت دووهەم مەسەلەی ئەوەی دادگای فیدراڵی یعنی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان نەک مەسەلەی ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی هەر موعامەرەیەک لەسەر هەرێمی کوردستان هەبێ ئێمە بە هەموو قووەتی خۆمان بەڕووی ئەوەستینەوە بە لە ڕێگەی لە کەناڵە سیاسیەکانەوە لە کەناڵە قانونیەکانەوە هەوڵی دەین پوچەڵیکەینەوە ئەوەی یەکەمیش کەوت تەسەور ناکەی ئەمە ڕێئاکشن بێ یا بڵێن کاردانەوەی خەڵکی تووڕێ هەڵەبجە بێت ئەمەی جەنابەت فاکت نییە ئەمە گریمانەیە بە کوردیەکەی من نامێ خوا نەکردە بڵێن قسەکەی تۆ هەڵجەرمەوە بەڵام ئەمە ئەڵێ یەکێک لە احتیمالەکان ئەوەیە کە خەڵکی هەڵەبجەوەمە تووڕە بن خۆیان کردویانە منی ژەڵم یەکێک لە احتیمالەکان ئەوەیە کە لەوانەیە نارانی ئەم وڵاتە و ئەم نیشتیمانە بە موعامەرە مەجموعەی خەڵکیان بەکرێ گرتی بێت و وتبێتیان بڕۆ تێشی بە شەیتر تەواو زۆر سپاس